سڵاو و ڕێزی بەپیانم بۆ هەمووانی کەمان بینن بۆ خۆشەویستانی کە لێرە ئامادەن بۆ میوانە بەڕێز و خۆشەویستانە زۆر زۆر بەخێر بێن. ئێمە بە درێژایی حەوت ساڵی ڕابردوو تەحەدای هەموو قەیرانەکانمان کرد. هونەرێک پێشکەش دەکەین کە هونەری ڕەسە نامانەیە تەحەدای ئەو قەیرانانە بکەین. ئێمە هەموو جارە بە دروشمی بە حەیران تەحەدای قەیرانەکانەکەین. بەردەوام بووین وەکو هونەرمەندان وەکو پێشەوەش باسم کرد. هیچ شوێنێک نیە ئێمە پڕۆڤۆ ئامادەگایی تیا بکەین، بەڵام نامانەیە هونەرەکەمان لە ئاستێکی چەق بەستووە بوەستێت. ئەمڕۆ لە سەنتەری ڕۆشنبیری سەرا زۆر زۆر سوپاسیان دەکەم. ئەمە چەندین جارە کە سەنتەری ڕۆشنبیری سەرا شەریکا بێتە مەوایەک یا شوێنێکی حەوانەوە بۆ ئێمە بۆی کە بتوانین خزمەتی ئەم شارە بکەین لە ناوەڕاستی شارەوە کە سەرایە. سوپاسی هونەرمەندی دەنگخۆش و دەنگزوڵاڵ کاکە حەمەمینە قەسابەکەم کە ئەمە دووەمین و سێمین جارە لە چالەشەکان ئێمەیە. بیرمێ لە یادی حەمەد زەین نەمریشە لە قاوەخانەی کەلتوری زەردەشت بەشدار بوو لەگەڵمانە. کاکە ڕەحیمی باڵەبان، کاکە باوان، کاکە ئاریپۆزی و کاگورانی وێنەگر و ستافی خۆبەخشی ماندوونەناسی توان بڵێم پێشمەرگەکانی هونەر و پایتەختی ڕۆژنبیری کە بە درێژایی چەندین ساڵە ئەم خزمەتەکەن. ئێمە زۆر جار بەڕاستی ماندووە بین، بەڵام کە کەسانێکە بینین دەستخۆشیمان لێکەین. دوێنێ بە نمونە لە خزمەتی شێخ محموود حەفیزادەیە بووین کە بەڕاستی ئەو وەکو کەسایەتێکی شاری سلێمانی وەکو بنەماڵی شێخ محموود یعنی ئەو ئەرکانەی ئەمەی زۆر بە بەرز دەنرخان و سوپاسێکی نەما داوای لێکردین کە نەوەستین، تکای لێکردین کە ئەویش بە هیچ شێوێ نەوەستین. پێویستە کاتە هونەرە بەردەوام بێت. ئەم ئێوارەیە پڕەکەین لە گۆرانی مۆزیک بۆ ئەوانەی کەمان بینن لە لایڤەکە و بۆ خۆشەویستانی لێرەن. بەدەنگە زوڵاڵەکەی کاکە حەمە هیوادارم گەشتێکمان پێ بکە بەناو دەنگە زوڵاڵەکانی وەکو شارۆخی و سەیعەلی ئەزغەر و محەممەد زەزا و حەسەن زیرەک و ئەوانی کە خۆی پێخۆشە. سوپاسەکەی کاکە حەمەجان، هیوادارم ئێوارەیە پڕێ لە نەغمە و خۆشی و ئارام بەخش بێ بۆیە.
وهڵۆی مردنها دڕاوی کردم ڕاوم بکات بوفاي يا ظلمي تاني واروناكي لدني من هالسني ويا مليواتي خوشي نادي ولا هوار قيدين دانا بازي ويا مليواتي خوشي نادي ولا قيدين دانا بازي
بەڕێزەکان خۆشحاڵە بوومە گەر زیاتر خەڵکی تر باتایەوە سوودێکیان لە مۆسیقا گۆرانی وەرگرتە بە تایبەتی مۆسیقای ڕەسەنی کوردی گۆرانی ڕەسەنی کوردی ئەو دەنگە خۆشە زوڵاڵی کاکە کە وەکو تابگەیەتە خوارەوە بەڕاستی دەنگێکی زوڵاڵی دەنگێکی نەبرەکانی ئەو قوربانەی کە بە عەرەبە دەنگیاتی لە قورجیاتی لە زۆر کەم گۆرانی بێژی ئێستا دەرەکە بەداخەوەی سە گۆرانی کوردی ئاودیو بووە گۆرانی کوردی بەرەو تورکی ڕۆشتوە گۆرانی تورکی بەرەو فارسی ڕۆشتە گۆرانی کوردی ئێستا کە لە دەرەوەی وڵات گویان لە گۆرانی کوردیان بۆ لێبەی ئەڵێن ئەمە تورکیە ئەمە فارسیە قەت نازان کوردیە چکە بۆ ناسنامەی گۆرانی کوردی هون بۆ بەڕێزان ئەوەش ئەو خەڵکە وای لێکرد ئەو خەڵکانی کە جەهلن بە مۆسیقا جەهلن بە گۆرانی کوردی جەهلن بە ڕەسەنایەتی کوردی ئەم توانایانە ئەم بەڕێزانی وەکو موزیکژەن وەکو گۆرانی بێژ حەقە دەستیان بگیرە ڕێگەیان بۆ خۆش بکرێ حەقە لە هەموو شوێنێک ڕێگەیان پێبن پرۆڤەی خۆیان بکەنەوە ئاهەنگەکانی خۆیان پێشکەشکەن بەچیە بەو جیلەی کە ئێستا نازانێ گۆرانی کوردی چیە ئێستا گۆرانی بێژێک دەنگی خۆشەوی کورد هەمان گەنجمان زۆرە بەڵام کە گوێی لێگر یا قسە ئەکاڵێ ئەڵێ من کوشتەی تافلی ساسم یا کوشتەی مەسەن گۆرانی فارسیم قەت گۆرانی کوردی بیر ناکەوێتەوە ئەو پایە گەورانی گۆرانی کوردی وەکو حەسەن زیرەک وەکو ماملێ وەکو تار تۆفیق وەکو عەلی مەردان گۆرانێکی حەسەن زیرەکی وت بەڕاستی من زۆرم پێخۆش و بە ڕەنگ و بە ئەدا و بە تامی خۆی وتی بەتامی خۆی وتەوە زۆر گرنگە ئێستا هەمانە گۆرانی حەسەن زیرە گەڵێتەوە ئەیە کۆپی بکات خۆی هیچ ئیزافە ناکات ئەگوێ لە حەسەن بگری بەچکە حەسەن خۆی هەیە پێویست ناکە لاسایە بکەیتەوە بەتامی خۆی ئەوە زۆر گرنگە لەو لە کاکەیە کە جۆم لێ بوو بەڕاستی دەستخۆشی لێکەم هیوادارم بەردەوام بێ هیواداری مۆژ بەردەوام بن ئەم مۆسیقەیە بچێتە ناو مۆسیقا کە بوو بە میلی چۆ ناو خەڵکەوانێ بەڕێزان مۆسیقا خۆی کەڵچەرە سەقافەتە يعني بشيوية كبيويستا كخلق جوي لي بقري الروجانا وكوت موسيقى رسني كلي هم الرجا بيجي خلقانين فورمات ناكريتو او مشكي او خلقوات فوقين بولا سر ونص بولا سر اوازي تركي اوازي فارسي لقل عربيسك استب بشيوية كاتشي موسيقى لي بابو عربيسك يا بابو تركي بابو فارسي ورا بالباني شي كردي وكو كاكي كليا زربك وكو كاكي زربك وكو كاكين امبر اذا حسنا آلتك الكتروني بلان تامو مزيشي كردي لي نامي رجل بقرم يا مجالك بقرم با مجالك بقراني بمنتو بو دنگ خوشانه بمنتو جالك تي جامم خوزگه بخوزگياتي خوا خلقي كي زور باتا بو اره بهم من جمالي بو ايوا دلنيام كا خلق اگر بزاني بم جور قراني وتي جمهور تان زيادة بيو خلقي كي زور تي دس خوشي تان ليكم داوي لبنه كم كاتم مسواسی لپیان بو برای گەورە خۆشەویستم برای یاساناس پارێزەر یاساناس مافناس شاعیر کەسایەتیم شارە خالد مەجید فەرەج کە شعری بۆ چەندین گۆرانی و گۆرامێشکان داناوە لەسەر و هەمووە زۆر دڵسۆزە بۆ هونەری کوردی قوربانەوەی کە لێرە بینی خەتای خۆمانی تێ یەکەم لە ڕێکلامی ئەمڕۆیە دووەمیشیان پێش ماوەیەک لەمەوە بەر لە هۆڵی تەلاری هونەر گەورەترین کۆنسێرت بە بەشداری زۆرترین هونەر ببورن بە بەشداری زۆرترین هونەرمەندی ناودار ساز کرا بۆ پشتیوانی لافاوەکەی ڕۆژهەڵات بەداخەوە هۆڵی تەلاری هونەر تەنها 100 کەسی بێ بۆ ئەو هۆڵی کە مەفروض 1500 کەسی تیا بێت ئێمە ئەرکەکەی ئێمە ئەمەیە کە ئەیبینیت ئەمەی گەستای بینیت ئێمە هەموو چوارچەبێک کە حەسەن لەناومانەیە هەفتەی وایە ئەو شوێنەمە 6 کەس دەگرێت 20 کەس دێدانیشێ 30 ئێمە هەر بەردەوام انتخابات دەکەین بۆی خەڵک وا لێ بکەین بە زۆر گوێ لە گۆرانی کوردی بگرێتەوە ئاشتێکینەوە گۆرانی کوردیە ئەجنا خەڵکیان وە بەلاڕێیە بردووە بە ستایلی عەرەبیسک و تورکی و چەندین ستایلی نامۆ ئێمە مەرکەی ئێمە قورسە بەڕاستی لەوە ناخۆشتنێک کە مۆسیقی دانیشتێک کۆنسێرت دەکا جمهوری کەم بێ بەڵام ئێمە هەر بەردەوامی کۆڵ ناین لەبەرەوەی ئەزانین بۆچی ئامانجەی شەکەین سوپاسکار خالد آخرین
لبجام مرهمي شاورواني زرازري زنجيركم سيري يمي زنجيركن وكزي وريشان رجال بوشي زاد مويخين مخنست فود استوفي حلقة حلقي بيونم رجعنا دجمن ودزاني من بديلي لا غبم باش بزاني ونزي زندان قطابي خاني دسمنا وخيالاتو دسمنا وخيالاتو دنيا بسكو شعراويا تو ماريك لانا يا كامي بيكسي كردين ماوايا بيكسي سكاوايا ولا خداي برزاوايا بدم بدام اوهاوي قنديلي سر برزاوايا بناخي اسمان برقي يزدان وايا بدا بداس خدا وايا خلقي بيانا وايا بوتي تو كرد دخل قايا وديني وتشوسان وايا شو انا سيري والله مبيض دروشين وايا شو انا سيري والله مبيض دروشين وايا آخر من تاوان بجيا وباري باشان وايا هر وقومي داكر سايا ولا أصبم بتوام وايا دسا وجنو داني شيم خنين
کەسەی خواردی و لە بنسیە بەرکە و شەو لە بواکەی پێ لە ماڵێ دەرکەوت بۆ دەبێ